بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. زۆربوونی گرفتی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخوازە بێ. شەوانە هەموو بینەر و تاکێکی ئەم هەرێمە لە هەرێمی کوردستاندا لە شاشەی تیڤیەکانیەوە بینەری دیاردەیەک یان نووسینوی ژێر توڵێکی تەلەڤیزیۆن دەبێ کە لە فلانە گەڕێک یا لە فلانە شار هاوڵاتیەک دراوەتە بەردەستڕێژی گولە یان خۆی خنکاندووە یان لەلایەن کەسوکاریەوە کوژراوە. ئەمانە حاڵەتە بەردەوام یا دیاردە بەردەوامەکانی ئەم کۆمەڵگەیەن. لە کاتێکە ڕۆژانە ئەمانە دووبارە ئەبنەوە ئێمە پرسین هۆکارەکانی زیادبوونی گرفتی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەدا چین. ئەو پاساوانە چین کە مرۆڤ دەستی دەچێتە خوێنی خۆی یا کەسانی دەوروبەر و نزیکەکانیەوە. میدیا و دراما دۆبلاشکراوەکان لەم ڕۆژە ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی ڕۆڵیان چییە لە دروستبوونی ئەم گرفتە کۆمەڵایەتیانە و درێژەدان پێیان؟ ئایا میدیا و دراماکان ئەتوانن ڕۆڵێکی ئیجابی و باش بگێڕن لە کەمکردنەوەی گرفتە کۆمەڵایەتیەکاندا؟ دەرونی ئارام تا چەند ئەتوانێت زاڵ بێ بەسەر خۆیدا و گرفتی کۆمەڵایەتی نەخڵقێنێ؟ ئایا گرفتە کۆمەڵایەتیەکان تا چەند پەیوەندیان بە دەرونێکی نائارام و شڵەژاوە هەیە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز کاروان ئیبراهیم نووسەر و ڕۆژنامەنووسم کردووە. کاک کاروان زۆر سپاس بۆ ئامادەبوون و ئامادەبوون جێگەی ڕێزە. زۆر سپاس بۆش. کاک کاروان سەرتا پێم خۆشە باسێک لە دەروون بکەین. دەروون چییە؟ دەرونی ئارام کامەیە و بە چه شتێک دەگوترێت دەرونی ئارام؟ دوای بیبەسینەوە بە گرفتە کۆمەڵایەتیەکان بزانین لە ئەگەری بوونی دەرونی ئارامە گرفتی کۆمەڵایەتیمان تووشە بێ یان شتێکی ترە و پەیوەندی بە شتێکی ترەوە هەیە. زۆر سپاس. طبعاً بە تەسەوری من دەرونی ئارام شتێک نییە لە دەرەوەی کۆمەڵگا بێ یاخود دەرونی ئارام شتێک نییە لە ئەساسەوە وجودی هەبێت، چونکە دوجار لەبەرەوەی دەرونی ئارام پەیوەندی بە خودی کائینی مرۆڤ خۆیەوە هەیە و مرۆڤش لە کۆمەڵگایە. دەرونی ئارام بە قەناعەتی من پەیوەندی بە پێکدادانی جوان و ناشرینی کۆمەڵگا و خۆیەوە هەیە. واتە کاتێک کە کۆمەڵگایەکی تەندروست بێ حتما دەرونیشی ئارامش دروستە بێ. لە ئەمە لە مجمەلە لە عامە دەرونیشی ئارام دروستە بێ. ئەگەر نابێتە سەر ئاستی تاک حتما لە هەموو کۆمەڵگایەکە دەرونی نائارام لەسەر ئاستی تاک هەیە. بەڵام کە حاڵەتەکە تەشەنی کرد بۆ عموم ئەو پەیوەندی بەوەیە کە ئەو کۆمەڵگایە ئەو مجتەمەعێکی تەندروست نییە، مجتەمەعێکی هۆشار نییە، بۆیە دوجار تاکی هۆشارت بۆ بەرهەم ناهێنێ. دەرونی ئارام ئەو دەرونەیە کە وەک پێم وتی لە کۆمەلگایەکی هۆشیار و کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەک کە لە هەموو ڕوویکی کۆمەڵایەتیەوە هیچ کێشەیەکی نییە، لە هەموو ڕوویکی سیاسی و هیچ کێشەیەکی نییە. بۆیە دوجار تاکەکانی وا پەروەردەکردووە کە دەرونیشی ئارامی بۆ دروست ببێت. کاتێک کە کۆمەلگا لە ڕوویکی تەندروستیەوە دیارە کە ئەڵین لە ڕووی تەندروستەوە کۆمەلگایەکی تەندروستمان هەبێ لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی پەروەردەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ڕۆشنبیریەوە تاکەکانە تاکیشی ئارام بن و لە سەرەتای بوونی ناو قوتابخانەوە بە شێوەیەکی هۆشیارانە گەورەیکی پەروەردەیکەی و تا قوتابخانە دەورێکی زۆر گرنگی هەیە بۆ دەرونی ئارام. قوتابخانەیەکێکە لەو مۆڵگا ئەساسیانە یەکێکە لەو شوێنە گرنگانی هەموو کۆمەڵگای بەشەری کە ئەتوانێت مناڵێکی زۆر هۆشیار و جوانت بۆ دروست کات کە تەندروست بێ بۆ کۆمەڵگایە. کەواتەکە کاروان ئەوەی بڕیار لەسەر دروستی دەرونی هەر تاکێگەدا دەرون مڵکی تاک خۆیەتی وەکو شتێکی سربەخۆ بە خۆی. ئایا ئەوەی کە بڕیار لەسەر دەرون ئارامی ئەم تاکەدا خودی خۆیەتی وەکوی کە خۆی خاوەنی دەرونی خۆیەتی یان کۆمەڵگە و قوتابخانە و کەسوکار و دەوروبەرە؟ ینی دەوروبەر و قوتابخانە و شوێنە گشتیەکان بڕیارەدەن ئەم تاکە بێت دەرونی ئارام بێ یان ئەوە خودی خۆیەتی ئەتوانێت جەوێکی وا بخڵقێنێ کە دەرونی ئارام بێ؟ خۆی ئەمە دوو جەنبەی زۆر سەراعاویە لە کۆمەڵگای بەشەریە بە پێی مجتەمەعی بەشەری کە ئەم دوو جەنبەیە تۆزە لە سەراعن. من ویستم پێشتر ئاماژەیە بەم ئەویژەوەیە نیت قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێت چاکبوون بۆ هیچ ئەومەتێنیە ئەگەر سەرچاوی مناڵەکانی خۆی لێڵ بکە، سەرچاوی مناڵەکان لێڵ بکە. سەرچاوی مناڵ لە هەر کۆمەڵگایەکە کە لێڵ بوو دەرونیشی نەئارام بۆ خودی ئەو مناڵە تا مەرحەلەی گەورەبوون دروست دەکات. جەبا ئێمە قسەیەکی تر لەسەر مەسەلەی دەرونی نائارام بکەین بۆ ئەوی مەسەلەن بینەر جۆرێک لە شڵەژانی فکری بۆ دروست نەبێت کە نەزانێ ئێمە چی ئەڵین یا چی ناڵین. کاتێک کە تۆ باز لە دەرونەکەی دەرون تەنها
بریتە لە حاڵەتی نفسی خودی ئەو ئینسانە و حاڵەتی نفسی ژۆک و پێشتر پێموتی لە ناو جەستەیەکە کە هزر سەرپەرشتیەکە کە دوجار تاکی مرۆڤ خۆیەتی واتە پێش ئەوەی دەروون ئارام بێ یانە ئارام بێ کائینێکت هەیە بە ناوی مرۆڤوانێ کە ئەمەش بۆ خۆی کێشەی زۆر گەورەی دروست کردووە لەسەر ئاستی کۆمەڵایەتی. بەڵێ پرسیارەکەی جەنابەت دەرونی ئارام وەک پێم وتی پەیوەندی بە خودی تاک خۆیەوە هەیە چونکە جەستە هەم مڵکی هزری ئەو ئینسانە خۆیەتی و هزری ئینسانیش تەنیا ئەگەڕێتەوە بۆ مرۆڤ خۆی واتە ئەگەڕێتەوە دواتر بۆ جەستەی خۆی ئەمە جانبێکی ئەم مەرحەلەیە مەرحەلەیەکی تریان جانبێکی تریان ئەڵێت نە بەڵکو هزری خوددا دواتر مرتبطە یاخود بەشداری لە هزری تاک خۆیانکە بەڵام ئەگەر لە من بپرسی لە نێوان ئەم دوو جەنبەیە کامیان وەکو حەقیقەتی ئاشکرا خۆی دەرخستووە بەپی ئەو تەجربە اختصاصی کە من کردومە بە تایبەت لەسەر مەسەلەی علم نەفس مەسەلەن مەدرسەی تحلیل نفسی متفقە لەسەری فرۆید قسەی لەسەری کردووە یۆنگ بە دەرەجەی دواتری فرۆید قسەی لەسەر کردووە بە تایبەت فرۆید لەو مەراحلانی کە بە درێژایی تقریبا 35 ساڵ ئیشی لە شیکردنەوەی دەرونی ئینسانە کرد هەرچەندە لە ئەواخری تەمەنیا کەوتە کۆمەڵێک هەندێک ئیشکالاتەوە بەوەی کەوتی من لە هەندێک جانبە و هەندێک مەراحل هەیە تێنەگەشتوم بەڵام وەکو حەقیقەتی ئاشکرا لای من ئەوەیە کە خودی ئینسان هەم خاوەنی هزری خۆیەتی و هەم خاوەنی جەستەی خۆیەتی واتە جەستە خاوەنی هزرەوە بە پێچەوانە شەوانێ بەڵام گرفتەکە دواتر لێرەوە دروست بوو کە ئەوش پەیوەندی بە مەسەلەی معریفەوە هەیە دواتر چونکە بەپێی بەرەو پێشچوونی هزری ئینسان ئینسان درکی بە جۆرێک لە معریفەی تاکبوونی خۆی کرد کە ئەمەش جۆرێک لە خەتەریاتی بۆ ئینسان دروست کرد جۆرێک لە ترسناکی بۆ ئینسان دروست کرد کە تاوەکو ئێستا هەم مجتەمەعی بەشەری مجمەلەن و هەم کۆمەلگای کوردستان پێوەیە ئەناڵێنە ئەوش ئەوەیە درکی بە جۆرێک لە وێرانکردنی خۆی نەک وێرانبوونی خۆی وێرانکردنی خۆی دواتر کە وێران بوونی مجتەمەعی لێکەوتەوانێ لەڕێی ئەم معریفەیەوە کە تاک هەستی پێکرد لە ناو خودی خۆیان معریفەیەکی باڵا دەست پێکە وەکو من دوات پێشتر پێم وتی من بڕوان بەوە هەیە وەکو حەقیقەتێکی ئاشکرا وەکو حەقیقەتێکی ئاشکرا من بڕوان بۆ مەسەلەی هەیە کە تاک خاوەنی هزری خۆیەتی ڕاستە هزری خوددا و هزری کۆمەلگا بەشداری ئەکات لە بەرەو پێشچوونیە بەڵام ئەوەی کە تەحکومی ئەساسیەتی خۆیەتی بۆیە دواتر قەراری بەداخەوە طبعاً قەراری خۆ کوشتن لەسەر مەسەلەکانەیە و دواتر ئینسان درکی بە جۆرێک لە وێرانکردنی زۆر باشە دوایی باز لە مەسەلەی خۆکوشتنی ژەکەی وەکو نازام لایەنێکی خراپی دەروونە یان نا بەڵام باسی لەوەکەین بپرسم پەیوەندی لە نێوان دەروون و گرفتە کۆمەڵایەتەکان یان کردارەکانی مرۆڤ کردارە جەستەیەکانی مرۆڤدا چیە ئایا لە کاتێکە مرۆڤێک دەروونێکی ئارام و ساغی هەیە هەوڵ ئەدا باش بێ بۆ دەوروبەری دایکیە با بۆ نەخۆشخانە بۆی نەشتەرگەری بۆ پاو ژیانێکی بەردەوامی پێبدا لە کاتێکیشا کە دەروونێکی نەئارامی هەیە دەستی ئەچێتە خوێنی کەسانی خۆیەوە دەستی ئەچێتە خوێنی یام خۆیەوە یام کەسایتە پەیوەندی نێوان دەروون و گرفتە کۆمەڵایەتەکان یام کردارە جەستەیەکانی مرۆڤ چییە و لە چیدایە من پێم وایە وەک سەرەتاش ئاماژەمە ئەوە پێکدادانی نێوان خودی ئینسانەکان لە کۆمەلگایە کە دوجار تەئسیر لەسەر تاکەکە ئەم تاکە دەرونێکی نائارامی هەبێت ئەمە خودی هەڵوەشانەوەی کۆمەلگایە لە ڕووی پەروەردە و لە ڕووی تەندروستی و لە ڕووی هەموو پەیوەندی ئەخلاقەکانەوەیە کە دوجار تاکێکی ناتەندروستمان بۆ بەرهەمیە کە دوجار خۆی وێرانەکات ئێمە ناوێن ناوی بنین جارێ وێران بوون دواتر مەراحلە قورسەکانی تر یەتەوە بەردەم خودی ئەو ئینسانە خۆی ئەو وێران بوونەش پەیوەندی بە تێکشکانی سایکۆلۆژیای ئەو کەسەوە هەیە ئێمە ئێستاکە قساکەین قسە هەم لەسەر سایکۆلۆژیای تاکێک دەکەین و هەم قسە لەسەر سایکۆلۆژیای مجتەمەع بەگشتی یەکەین ئەمە سایکۆلۆژیای مجتەمەع کە سایکۆلۆژیایەکی بەداخەوە وێران و هەڵوەشاوە بریتیە لە کۆی سایکۆلۆژیای هەموو ئەو تاکانینە و کۆمەلگای خۆمان ئەگەر قسە لەسەر ئەوە بێ مرۆڤ لە ناو کۆمەلگایە بۆچی بەو شێوەیە دەرونی
نائران بووە ئەوە پێم وتی پەیوەندی بەو حاڵەتانەوە هەیە کە ئێمە لەناو دەسەڵاتێکی سیاسیە دواتر ڕەبتێ بێتەوە بەوە شەوانێ کێشەکەمان لەوایە کە لەگەڵ دەسەڵاتێکی سیاسی و دواتر دەسەڵاتێکی حیزبیە دەست و پەنجەمان نەرم کردووە بەداخەوە کە دەست و پەنجەکانمان دوجار بە تێکشکاوی بینیەوە چکەی حالیان کۆمەلگای ئێمە لە ئاستێکە بەڕاستی وێرانە لە ڕووی دەرونیەوە وێرانە ئەم وێرانیە لە چه کایەکی ژیانی تاکەکانە طبعا پێشوی بگاتە مەرحەلی دەرونی پێشوی بگاتە مەرحەلی سایکۆلۆژیا طبعا حەزەکەم ئەو حقەتە بڵێن پلێتی سایکۆلۆژی هەر تاچێک لە کۆمەلگای کوردی هەر تاچێک هەر ئینسانێک هەر خودێک هزرێک پلێتی سایکۆلۆژی حاڵەتێکی زۆر نائیستقراری لەسرە حاڵەتێکی زۆر ناوەعیبوونی لەسرە وعی عام هەم تەحتیم بووە هەم تاکێش لە کوردستانە وعی تەحتیم بووە سایکۆلۆژیای ئینسان بۆیە بۆ مەراحیلانەیە تێپەڕیوە بۆیە بۆ مەراحلانەتەوە لەبەروی تەدەڕوجێکی سەرەتاییەوە لەگەڵ ئەم دەسەڵاتەیە بڕیوە تا گەشتۆتە ئەو ئاستەی کە تاک بەرەو سایکۆلۆژیایەکی وێران ئەڕوە هەرچەنە بە بڕای من بە تەسەوری من لەبەر ئەوەی کۆمەلگای ئێمە بە تایبەت و هەم شەرقی ئەوسەط بەعام لەبەرەوەی هزری خودا و هزری دینی تعاملی لەگەڵ تاکی ئێمە و کۆمەلگای ئێمەیە کردووە تا حدێک ئەم دیاردەیە هەم نامۆیە هەم بۆ خۆشحاڵی کەمە سری ئەم حاڵەتەکە بەڵام بە پێچوانە لەگەڵ کۆمەلگا بەشەریەکانی ترە ئەم حاڵەتانە بە درێژایی سەدەکانی پێشووتر زۆرتە پێدراوە ئاینیەکان ڕۆڵیان هەیە لە ئارامکردنەوەی دەرونی تاکاندا ئەوش وەک سایکۆلۆژیا تەئسیری هەیە بەڵێ مەش لەو ڕوانگەوە بۆ دروستکردنی دەرونێکی ئارام هیوادارم ئەمە مەسەلەن ئەم قسەیەکە ئەیکەم زۆر لەسرم نەکەوێت چونکە من دواتر وەک بێتم بێمەوە ناو مناقەشەی دینی ئەوە ناتوانم بۆ مناقەشەیە بکەم چکە زانیاری و ئاستی من لەو مستەوایانە لە ڕاستیە بەڵام کە جەنابەت مەبەستمەوە بوو کە بەراوردی شەرق و غەربت کرد کە لە شەرق ئەم حاڵەتان تا ڕادەیەک بە خۆشحاڵیەوە کەمن ئەمە حقیقەتێکی مطلقە حەزەکەم واقع بزانین بەڵام سەرباری ئەوە شێشتا کۆمەلگای ئێمە و کۆمەلگای کوردستان بەدەرنیە لەو حاڵەتە چونکە هەر تاکی خاوەنی جۆرێک لە تەکوینی تایبەتی خۆیەتی تەکوینی ذاتی ئینسانەکان جیاوازە ئەمە مەدرسەی تەحلیل نەفسی ئەلبەنەفس واڵێ ئەلە تەکوینی ذاتی ئینسانەکان جیاوازە دین بۆ هێز و قووەتەی خۆیەوە کە بە درێژایی تاریخ هاتووە هێشتا نەیتوانیوە سەیطرەیەکی مطلق بەسەر تەکوینی ذاتی ئینسانەکانە کە من بۆ خۆم لەگەڵیشیام لەگەڵ یان نیم ئەو سەیطرەیە بەڵام دواتر وەکو پێم وتی تاک بە تاکی کۆمەلگای بەشەریەکان ئەوە حاڵەتی تداخلاتی دین و هزری خودا و هزری ئاینیە کە تا حدێ لە کۆمەلگای ئێمە ئەم حاڵەتە ڕێژەیەکی کەمە بەڵام ئیتر دواتر ئەوە تا کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی بەداخەوە هیوادارم من زۆر هەڵە بم لەمەیە کۆمەلگایەکی هەڵوەشاوین لە ڕووی پەروەردە کاروان پێشتر ئاماژەت بەوەدا کە بۆ نمونە پێدراوە سیاسیەکان لە کۆمەلگا قەیرانەکان بۆ منە قوتابخانە و کەسوکار ڕۆڵیان هەیە لەوەی کە دەرونی تاگ بشێوێن یان دەرونی تاگ ئازار بدەن ئایا تاکێک کە خۆی خاوەنی ڕاستەقینەی دەرونی خۆیەتی ئەکرێ هەندە لاواز بێت کە دەرونی لەلایەن کەسانی ترەوە بۆ منە بخرێتە ژێر پرسیارە یان بۆ دەرونی ئازار بدرێ و دەرونی بکەنە دەرونێکی نائارام ئێمە کاتێک قسە لەسەر مەسەلە گرنگاکەین ئەم پرسە گرنگاکەین ماما قسەمان لەسەر ئاستی تاگ نییە قسەمان لەسەر ئاستی تاکوتەران نییە بۆ کۆمەلگای بێنیتە دەروانێ ئێمە قسەمان لەسەر ئاستی زۆرینەیەکە لەناو کۆمەلگایە زۆرینەیەکە لەناو کۆمەلگایە پەیوەندیە کۆمەڵایەتەکانی ئینسان لە کۆمەلگای کوردستانە گەشتۆتە ئاستێک تەنانەت دەسەڵاتی عولیاش توانێت چارەسەری کێشە کۆمەڵایەتەکانی نییە ئەنجا چجا ئەوەی تاکێک لەناو خودی کۆمەلگای بێنیتە دەروانێ داوای چارەسەری لێ بکە یا تەکلیفی ئەوەی لێ بکەیت تۆت با دەروونت ئارام بێ ئارامی دەروون پەیوەندی بە دەسەڵاتی خودی ئینسانەوە نییە مستحیلە ئینسانێک بتوانێت دەرونی خۆی ئارامکە یا دەرونی خۆی نەئارامکە ڕاستە لەناو مەسلەی فکر فەلسەفە علم نەفسە حاڵەتێک هەیە پێوترێ ماسۆشیزم ئەو حاڵەتەیە ئەو مەرحەلەیە کە مەسەلەن ئینسان بە جۆرێک لە جۆرەکان بە تەعزیبدانی نەفسی خۆی جۆرێک لە مرتاحیوە دروست دەکات جۆرێک لە جەوێکی ئیسراحەت چێژێک لە ئازاردانی خۆی ئەبینێ ئەمە ڕاستە لەسەر ئاستی تاک ئێمە ئەم جۆرە کەسانەمان هەیە کە ئاوا دەکەن بەڵام ئێمە ناتوانین مەسەلەن تەکلیف لە تاکەکانی کۆمەلگا بکەین بڵین سەرباری هەموو ئەو ناڕەحەتی و
جەریانە قورسی کە بەرامبەر بە کۆمەلگا هاتووە تۆ با دەرونێکی ئارامە هەبێ. حاڵەتی نفسی ئینسان لە ناوە جیهازێکە لە دەسەڵاتی ئینسانە نییە، چونکە ئەو مستەقیلە لە جەستەی خۆی، مستەقیلە لە تەسەوور و بیرکردنەوەی خۆی. ڕەنگە هەندێک جار بە تەسەووری من ڕەنگە هەندێک جار تەداخل لە حاڵەتی نفسی خۆیان بکات، بەڵام لە عمومە ئەوە کردارە دەریشەکانی ناو کۆمەلگان بە جوان و ناشرین و تەئسیل لەسەر دەرونی ئارامەکە. بۆیە بە قەناعەتی من وەکو چۆن کە سەرەتا من مەقولەیەکی نیچەم بۆ هێنایتەوانێ سەرچاوی مناڵەکان لێڵکە ئەو کێشەیەمان بۆ دروستە بێ. سەرچاوی مناڵش لەنا هەموو کۆمەلگای بەشەریە و بە تایبەتی لە کوردستانیشە قوتابخانەیە. تۆ گرتوانیت قوتابخانەیەکی تەندروستت هەبێ هەموو مەشاشلانە کاکەڕان بۆی هەر تاکێک دەرونێکی ئارام و دوور لە خەم و کێشەی هەبێ ئەو هۆکارانە چین کەوا ئەکەن دەرونێکی ئاراممان هەبێ، یان ئەو هۆکاران چین کەوا ئەکەن مرۆڤێک لە دەرونێکی ئارامەوە بەرەو دەرونێکی نەئارام و شڵەژاو بە. دوجارە بێمەوە سەر هەندێک جانب کە ئێمە لەناو بازنەیەکە ئەخولێنێتەوە. ئەگەر قرار بێ ئێمە هەوڵ بین بۆ دروستبوونی دەرونی ئارامی خۆمان، یان ئەوە تا من وەک تاکێک جەنابەت وەک تاکێک ئەوەندە بەهێزی کە هەندێک جار لە ڕێی دروستکردنی ئەجوای جوانەوە جۆرێک لە حاڵەتی تەفاعول بۆ خۆت دروستەکەی. ئەمەش ڕەنگە لە هەندێک مەرحەلەیە وەکو ئیمتیحانکردن لەگەڵ خۆتە نەجاحەت بێنێ، لە هەندێک حاڵەتە نەجاحەت بێنێ، بەڵام دواتر لە حاڵەتی عمومە تۆ ئەچیتەوە سەر پلێتە ئەسڵەکەی خۆت کە پلێتی کۆمەلگایە. ئەمە یەک کێشەکە. یعنی زۆر جار ئینسانی زیرەک هەوڵی یاوە لە ڕێی جۆرێک لە سیناریۆ یاخود لە ڕێی گۆڕینی ئەجوایی شوێنەکەی یاخود لە ڕێی گۆڕینی تەسمیمی ژوورەکەی، ئەمانە هەمی مەدرسەی تەحلیل نەفسی متفقە لەسەری، یاخود ئەگەر متفقش نەبێ لەسەری هەندێک ئینسان هەر بە فەتری هەڵگری جۆرێک لە دەستکاریکردنی ذاتی خۆیەتی یاخداها جۆرێک لە دەستکاریکردنی سایکۆلۆژیای خۆیەتی. بەڵام ئەمەش تا مەرحەلەیەک ئەڕات، تا مەرحەلەیەک بڕەکە، ئەو مەرحەلەیە کە لەوە ترازە خودی ئەو ئینسانە ئەچێتەوە سەر پلێتی ئەسڵی خۆی. طبعا هێز نییە لە هیچ تاچێکە لەسەر گۆی زەوی هیچ ئینسانێک نییە بتوانێت دەستکاری پلێتی ئەسڵی خۆی بکە. من بە نمونە با من باسی خۆم کە من هەندێک جار ویستومە هەندێک حاڵات هەیە دروستی کەم، بەڵام دواتر توێتەوە سەر پلێتە ئەسڵەکەی خۆت. ئەمەیە بۆیە هەم ئەو پرسیاری جەنابێت دوو حاڵەتی تایە لە بەردەم ئینسانە. ئینسان حایرە مێنێت لە بەردەم ئەم مەسەلەیە. هێزێکی ناوەکی خودی خۆی هەیە کە ئەو خودی ئەو ئینسانەیە کە ئەتوانێت دەستکاری شەرایانەکانی خۆی بکە. هێزێکی تریش هەیە هەر لە ناو خودی ئەو ئینسانە خۆیەتی، بەڵام خاوەنداریەتێکی بۆ کۆمەلگا ئەگەڕێتەوە. بەڵێ کاکەروان، کەواتە ئەو گرفتە بەردەوامەنی کە لە کۆمەلگەی ئێمەدا ئەبینرێن شەوانە لە تیڤیەکانەوە ئەیبیستین، تەنانەت بۆن شۆفێرێک زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ و کەوتنەوەی ئەو هەموو قوربانیە لە ئەنجامی ڕووداوەکانی هاتوچۆ کە تەنانەت لە زۆربەی وڵاتە بە تیرۆری سپی ناوە بێ، لەوە چێ زۆربەیان پەیوەندی تا ڕادێ بە دەرونی شۆفێرەکەەوە بێت لەو کاتە ئاگای لە خۆی نییە، قەلەقە خەفەتیە. زیادبوونی گرفتە کۆمەڵایەتیەکان بە تایبەت ئەوانەی کە مرۆڤێ دەستی ئەچێتە خوێنی کەسێکی ترەوە تا چەند پەیوەندیان بە لایەنی دەرونی مرۆڤەکانەوە هەیە. ئایا دەرون لەم لەحزەیە کە دەستی ئەچێتە خوێنی خۆیەوە یان بۆمێ دەستی ئەچێتە خوێنی کەسوکار و خێزان و هاوڕێکانیەوە دەرون شڵەژاو و نەئارامە یان هەر هەڵچوونێکی کاتیە و ئەمە پەیوەندی بە دەرونەوە نییە؟ هەم پەیوەندی بە هەڵچوونی کاتیەوە هەیە و هەم پەیوەندی بە هیلاکی سایکۆلۆژیاشەوە هەیە. کاتێک کەس ئینسان تووشی جۆرێک لە شڵەژانە بێ سایکۆلۆژیا هیلاکە بێ. سایکۆلۆژیا ئەو جیهازەیە کە تووشی پێکدادانە بێ لەگەڵ خودی ئەو ئینسانەیە و خودی ئینسانیش لەبەر ئەوی لەناو کۆمەلگایەکی ناتەندروستایە ئەم سیڕعان لە نێوان پارچەکانی کۆمەلگا کە حکوومەت پارچەیەکی ئەساسی گرنگە لەناو ئەو مجتەمەعە و زائیدەن لەگەڵ خودی سایکۆلۆژیای ئەو ئینسانە خۆی کۆی هەموو ئەو دیاردە ناخۆشانی کە لە کۆمەلگاوە بەتایبەت لە کۆمەلگای کوردستانە ڕۆیە بەڵێ پەیوەندی بە دەرونی نەئارامی و کەسەوە هەیە. بۆ نمونە شۆفێرێک تووشی کارەساتی ئۆتۆمبیلە بێ، سەرنشینەکان لە ناوچەند، مامۆستایەک تووشی جۆرێک لە هەڵچوونی دەرونی بێ بەرامبەر بە خوێندکارێک تووشی شەڕ و پێکدادانە بێت لە حەوشەی مەکتەبەکەیە. پزیشکێک ناتوانێت بە ئاسانی چارەسەری
نەخۆشەکەی خۆی بکە مثلەن ئەندازیارێک لە مەشروعەکانە فەشەل یانێ بنمونە لە کوردستانە ئەو حاڵەتەمان زۆرە ینی بۆ نمونە گاڵتە نییە ئەندازیارێک بینایەک دروستەکات و ئەژڕوخێ بنمونە کەم حاڵەتە لە پەروەردەیان ڕوویاوە لە دەورانێکە ئەمە حاڵەت ڕوویاوە کە کۆمەلگاکەمان تا حدێک ئەتوانم بڵم کۆمەلگایەکی زۆر تەندروستیش بوو لە ڕووی ئارامی دەرونیەوە بەو ئاستا وێران نەبوو ئەمانە هەمووی تەئسیراتیان هەیە لەسەر مەسەرەن سایکۆلۆژیا دەرونێکی نائارام بەڵام وەک پێم وتی کێشەکە لەوایە حکوومەت ئەبێت چارەسەری ئەم مەسائلانە بکە یعنی بەداخەوە من ئەمەت پێڵام زۆر بەداخەوە مەسەن سلکی پەروەردە لە کوردستانە سلکێکی هەم لە ڕووی سایکۆلۆژیا و سلکێکی زۆر هیلاکە و هەم لە ڕووی ئەوەی کە سلکی پەروەردە نەهاتۆ خۆی دەستکاری لە ناو شەرایانەکانی ناو پەروەردەی خۆیان بکە کە ئەمەش جۆرێک لە کاری لە ئەنقەستی تایە واتە ئەساسان سلکی پەروەردە نایە سلکێکی ئیجابی و جوان و تەندروست بێ بۆ کۆمەلگا و بۆ مناڵەکانمان بەڵێ دوجار زیادبوونی ئەم هەموو گرفتە لەم وەکو جەناب داماژ پێدا لەم ڕۆیە هەمومان دەرونێکی نەئارامانێ هەر لە شۆفێرێک و ئەندازیارێک مامۆستایەک هەتا بۆ من ئەگاتە کەسێک کە هەنای کوشتنی بەرامبەرەکەدا زیاد بوون دەرەنجامی ئەمە پەیوەندی بە چیەوەی ئەم سایکۆلۆژیا دەرونە نەئارامە لەم ساتا لەم ڕۆژە چیمان پێڵێ پێمان ئەڵێ ئایا ئیدی وەکوڵێ هیچ ڕێگە چارێک نەماوەتە مرۆڤەکان هەر ئەبێ بەم فلتەری دەروونە ئارامی شڵەژاویا بڕۆنیام هۆکارەکەی چیەکە لەم ڕۆژمانە لەم ڕۆمانە گەشتۆتە لووتکە طبعا هەمووەک دووبارەی قسەکانی خۆم بەداخەوە تاچی کۆمەلگای کورد بەخۆشمەوە سایکۆلۆژیایەکی کەم تا زۆر لە تاچێکەوە بۆ تاچێک فەرقەکە کەم تا زۆر هیلاکمان هەیە باش وەکوی هیلاکی ئەم سایکۆلۆژیانە لەسەر ئاستی تاک مجمەلی سایکۆلۆژیایەکی نەخۆش هیلاک و بێباگ لەوەی کە بێت چارەسەری ئەم کۆمەلگایە بکات لەسەر ئاستی کۆمەلگا هەمانە کۆی هەموو ئەو نمونانی کە پێشتر مثلەن من بۆ جەنابتم هێنانەوە هەمووی تەراکمی ئەم مدە زەمەنیە نییە کە ئێستا ئێمە بە چاو لە کەناڵ و تیڤەکانەوە ئەیبینین ئەوە تەراکمی چەندین ساڵی ناو کۆمەلگای کوردیە کە بەداخەوە لە ئەنجامی فەشەلی دەسەڵاتێکی سیاسی و ئەم مەسائلانە تەراکمی کردووە ئەگەرنا هەر تاشێک لە کۆمەلگایە کە ئەیبینی کە قسە ئەکە لە تیڤەکانەوە یاخود لە بەرنامەکانەوە هەموویان ڕێگەچارەیەکی گونجا و عملیان بەدەستەوەی بۆی کە مەسەلەن ئەم کۆمەلگایەمان بێتە سەر سکەیەکی ئینسانی بەڵام کاتێک کە ئەم کۆمەلگایانەتە سەر سکەیەکی ئینسانی لێرەیە دەسەڵات بەرپرسیارە لە مەسەلە کە ئەساساً دەسەڵات مەبەستی نییە بێتە ناو ئەم دەورانەوە یعنی ئێمە لە دەورانیشی زۆر قورسترا کۆمەلگا ئینسان لە کۆمەلگای ئێمەیە توانیوتی گوزەران بکە بەڵام دواتر لەبەروی دەسەڵات نەهاتووە دەستی خۆی لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ هاوڵاتیانی خۆیان نەرم کە بۆ چارەسەرکردنی کێشەکان تاوەکو ئەم مەسائلانی لێ بۆتەوانێ ئەژنا دیقەت بە لە تۆڕی کۆمەڵایەتی بەتایبەت ئەو ڤیددیوانی کە بڵاو بێتەوانێ دیقەت بە لە تیڤەکانەوە دیقەت بە لە هەموو ئەو نەهامەتیانی کە ئینسانەکان لەم لاولەولا بە ڤیددیو بڵاوی ئەکەنەوەنە لە یوتیوب لە تۆڕی کۆمەڵاتی بە تایبەتی یوتیوب کە تەماشایەکەی ینی بەداخەوە تێگەی کە کۆمەلگای کوردستان لە چه ئاستێکی ناڕۆشنایە لە چه ئاستێکی قەیراناویایە ئەمە جگەلەوەی کە ئێمە جانبێکی ترمان هێشتا قسە لەسەر نەکردو کە ئەوی جانبی ئەو جۆرە لە قەیرانیە کە کۆمەلگا تووشی بووە و قسەشی لەسەر کرد قسەی لەسەرەکەین چارەسەری جەنابەت فەرموود دەرونی تەرتاکێک لە کوردستان دەرونێکی ڕووخا و شێواوە یان هیلاکە چارەسەری ئەم دەرونە بە چی ئەکرێت چۆن ئەکرێت وەکی ئەتوانێت ئەم چارەسەرە بکە دڵسۆزترین کەسێک بە دەرونی خۆی خودی مرۆڤ خۆیەتی ئایا خودی مرۆڤ خۆی ئەتوانێت چارەسەرێک بۆ ئەم دەرون بیماری و نەخۆشی خۆی بکە من وەکو خودی خۆم چارەسەرێکی واملانی وەک ڕەچەتەیەک تەقدیمیکەم بڵێم لەبەر ئەم خاڵانەی لای خوارەوە ئەتوانین ئێمە کۆمەڵی مەطلوباتەیە یاخود مەبادی ئێکمان بەدەستەوەی ئەتوانین دەریبێنین لە گیرفانمان یاخود بیهێنین ئەم مەبادی ئەگەر کۆمەلگا ڕۆژانە تازیراتی تیابکە ئەتوانێت لەسەر ئاستی عام دەرونێکی ئاراممان هەبێت وەکو خۆمە ئەو چارەسەرم لا نییە لە حقەتە بەقەت ئەوەی ئەگەر لاشم بێ هێشتا ناتوانێت کاریگەری لەسەر ئاستی عام دروست بکە چونکە دواتر من تەنیا تاچێکم لە کۆمەلگای و کائینێکی بەسیتم لەناو دەسەڵاتی سیاسیە نیم تاوەکو وەک پلاکی قەرار تەعامل کەم ئەمە زۆر گرنگە دەسەڵاتی سیاسی و حکومەت و حیزب ینی چه ڕۆڵێ ئەگەر لە ئارامکردنەوەی دەروونەکانە مرۆڤێک بۆ نمونە لەو دەشتە
خەریکی ئیشێکە کرێکارێکە هەستەکەی دەرونێکی ئارامی هەیە یەکێکی تریش لەوە چێت زۆر سەرمایەدارێکی بەهێز بێت دەوڵەمەندێکە هەستەکەی دەرونی ئارامە و حیزبیژیش تەداخل لە ژیانی ئەم دوو تاکەدا ناکە حکومەت و حیزب و دەسەڵاتی سیاسی چ پەیوەندیەکی بە دەرونی ئارامی مرۆڤەکانەوەی مرۆڤی وامان هەیە لە زیندانەکاندا بۆ سوچی زیندانەکاتە گوڵزار و باخێکی ڕازاوە بۆ خۆی هیواشمان هەیە لە باخێکە هێندە دەرونی ئارامە هێندە ڕەشبینە زەردەخەنەی لەسەر لێوی نابی نەبۆ خۆی نەبۆ خێزانی نەبۆ کەسوکارەکەی منە پرسم حیزب و حکومەت و دام و دەستگا چ پەیوەندێکی بە دەرونی من و تۆوە هەیە منیش وەڵام تێمەوانە کە حیزب و دەسەڵاتی سیاسی لە 100% پەیوەندی بە دەرونی ئارام و نائارامی هەرتاچێک لە کۆمەڵگای کوردستانەوە هەیە توازلەوە بێنە کەسێک هەل لە ئەساسەوە سایکۆلۆژیای نەخۆشە یاخود کێشە و گرفت لە سایکۆلۆژیای هەیە کە ئەمە پەیوەندی بەوە هەیە یاخود پێویستە بچێتە لای پزیشکی نەفسی بۆ ئەوی معالەجەی بکە من ناتوانم ئەوە بڵێم کە دەسەڵاتی سیاسی هەرتاچێک لە کۆمەلگا بگرێت بیبا بۆ لای پزیشکی دەرونی چارەسەری ئەم مەسەلەی بۆ بێتوانێت ئێمە من کە باسم لە دەرونی نائارام کردو یاخود سایکۆلۆژیای تاک لە کۆمەلگایەکە وێرانە واتە سایکۆلۆژیا لە ڕووی تەندروستیەوە نەخۆش نەکەوتووە بەو حاڵەتە بەڵکو سایکۆلۆژیا هیلا کراوە و ماندووە بەدەست جۆرێک لە شێوازی دەسەڵاتدارێتی لەم هەرێمەیە یاخود لە کوردستانە کە ئەویش دوجار ئەو هیلێکی بۆ ئێمە دروست کردووە دەرونی ئارام و سایکۆلۆژیای هیلاک و ناهیلاک دوو جۆر سایکۆلۆژیای هیلاکمان هەیە لە کوردستانە وەک پێم وتی سایکۆلۆژیایەکی هیلاکمان هەیە کە هەر لە تەکوینی ذاتی خودی ئەم ئینسانەوە ئەم کەسە سایکۆلۆژیای ماندووە نمونەمان زۆرە لە قوتابخانە مناڵمان هەیە لە ناو پرۆسەی خوێندن مامۆستامان هەیە لە کۆمەلگا هاوڵاتیمان هەیە و تەنانەت لەسەر ئاستی حیزب و سیاسی سەرکردە و بەرپرسی حکومی بەرپرسی حیزبیشمان هەیە کە سایکۆلۆژیان هەر لە ڕووی دەرونیەوە نەخۆشە بەڵام بەداخەوە دواتر ئەم پلە و پۆست و مەسائلانیان وەرگرتووە سایکۆلۆژیایەکی تریمان هەیە کە ئەوان نەخۆشە ئەم سایکۆلۆژیا ئەو سایکۆلۆژیایە کە من و جەنابەت قسەی لە سەرەکەین لەسەر لەم بەرنامەیە کە ئەوش سایکۆلۆژیای عمومی کۆمەلگایە وەگوتم سایکۆلۆژیای عمومەن سایکۆلۆژیای کۆمەلگا کاتێکە نەخۆشە ئەوە پەیوەندی بە پلاکی قەرارەوە کە من پێشتر بۆم باس کردی کە دەسەڵاتی سیاسی بێشک ئەتوانێت حلی ئەم مەسەلەیە بکە ئەوش بە نەهێشتنی ئەو جۆرە لە قەیران کە ئیتر نازانم خۆت لە چ مەرحەلێکی تری ئەم بەرنامەیە سەری قسەی لەسەرەکەی و زائیدەن کۆمەڵێک مەسائلاتی تر کە ئەوان نتوانن ئیشی لەسەرکەن کەواتە مادە لە ئێستاکە ئێمە گلەی لە بۆ دەسەڵاتی سیاسی و حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانەکەین هەمومانەی بەسینەوە بە موچە و بە قەیرانی دارایی و نەبوونی هۆکارەکانی بژێوی و ژیان بەڕێکردن هەر لە کارەبا و ئاو و هۆکارەکانی ترەوە ئەوە یەکێکە لە شتە مادیەکان تا چەند بۆ منە ئایا شتی مادی هێندە کاریگەری هەیە لەسەر دەرونی ئارام بەڕای من ئەوە یەکێکە لە هەر جەن بە ئەساسیە گرنگیانەی کە بە فعلی دەرونێکی هەم ئارام هەم نائارام دروست دەکات کەواتە وەکو کورد دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماوە بەڵێ قسێکی جوانە ئەو قسە یەکێکە لە هۆکارەکانی نەبوونی دەرونێکی ئارام بەڵێ ئەوە یەکێکە لە هەر قسە جوانەکان کاسەی پڕ ئاشتی ماڵە و وەک پێشتریش پێم وتی حلکردنی ئەم قەیرانانە باشە من پرسیار لە جەناب دەکەم بۆچی ئەو نمونەی خۆکوشتن و خۆسووتاندن و حادیسەی سیارە کە لە کەناڵ و تیڤی و یوتیوب و مثلەن تۆڕی کۆمەڵایەتیەوە ئێستا هێندەی ئەوەی کە ئێستا ئەبینرێ پێشتر نەبینراوە وایە ڕاستە کەوا بوو ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بەو نائیستقراریە سیاسیە جوغافیەوە هەیە کە ئێمە ستیاین کەواتە ئەتوانین بڵین لە سەدا نەوەدی شڵەژانی دەرون نائارامی دەرون لە هەرێمی کوردستان لەم کاتەیە کە وتمان ڕووداوەکان گرفتە کۆمەڵایەتیەکان بێتاقەتی و خەمۆکی مرۆڤەکان گەشتۆتە لووتکە پەیوەندی هەمووی بەم قەیرانەوە هەیە ئەم قەیران تا چە ڕادەیەک ئێمە بتوانین دەرونێکی ئارامی تیا بخڵقێنین ئایا ئێمە ئەتوانین لەم قەیرانە دەرونێکی ئارام بۆ خۆمان دروست بکەین من نازانم مەسەلەن لە تاچێک بۆ تاچێک فەرقەکە من نازانم تاچێک چۆن ئەتوانێت دەرونیشی ئارام بۆ خۆی دروستکات بە چ جۆرێک ڕەنگە ئەگەر و پرسیارە لە خودی خۆمکەی وەڵامەکەم لایە کە ئەزانم بەڵام ئەوەش وەکو پێشتر پێموتی لە سەقفێکی زەمەنیە ئەوەستێت ئەمە ئەوە نییە تۆ بتوانانی ئەم ڕەچەتێ تەقدیمی خۆتکەی ئەم عیلاجە عیلاجێکی معنەوی بی بە خۆت وەکو پێموتی بە گۆڕینی موقع بە گۆڕینی شوێنەکەت تاوەکو حدێک مثلەن چەند دقەیەک ئەتوانی ئەم مەرحلەیە
بۆ خۆت بڕکەی بەڵام وەک ئەوەی کە تۆ بتوێت دەبینیشی ئارام بۆ کۆمەلگا لە ڕێ ڕەچەتەیەکەوە لە ڕووی تعلیماتێکەوە دروستیکەی درستی ناکەیت چونکە بە قەناعەتی من وەکو پێشتەش پێم وتی درونی ئارامی تاک لە کۆمەلگایە واتە سایکۆلۆژیای تا کاتێکە لە کۆمەلگای سایکۆلۆژیایەکی تەندروستە بێ بەدەست دەسەڵاتی سیاسیەوە هەیە یعنی ئێستا ڕەنگە هەندێک لە کەسانێک کە هەواداری دەسەڵاتی سیاسین دەسەڵاتی سیاسی شێ ئەو کەسانە کە پلاکی قەرارن لە حکوومەتە پلاشی قەرارن لە ناو دەسەڵات و حیزبەکانە ئەوانن ئەو کێشە درونی و نائارامیان بۆ ئێمە دروست کردو کە کۆمەلگا کەوتۆتە قەیرانێک کە کەس ینی هەموو شیرازی کۆمەلگای کوردی بەو ئاستە تێک چووە یعنی ئێستا ڕەنگە کەسانێک هەبن بەرامبەر بەم بەرنامەی من دانیشتی بێتن لەوانەیە بڵێن ئەم کوڕێکی زۆر ڕەشبینە بەڵێ من شانەزی ویستم دوای ئەو پرسیارت لێ بکەم بزانم ینی هەستەکەم تا ڕادێ ڕەشبینیەکە تایە کاکاروان دوو مرۆڤێک لە کاتی هەڵچوونیا تووڕەبوونێکی کاتیا لەوەچێت تا ڕادەیەک تا ڕادەی ئاساییە هانا بۆ توندوتیژێک بەرێ بەرامبەر بە کەسانی تر کەسێکی تریشمان هەیە شەو بیرەکاتەوە لەوەی کە سبەینێ توندوتیژی یان بۆ دەستی بچێتە خوێنی یەکێک لە دۆستەکانیەوە دەچێت لە بەردەم مۆڵێکدا تەکسیەکە داتە بەر دەست ڕێژی گولە یان بۆ منە کچێکی خواستووە و نایدەنێت لە یەکێ لە شارەکانی کوردستان ئەیبا لە شوێنێکی چۆڵ ئەیداتە بەر چەقۆ و ئەیکوژێ یان بۆ نمونە دەچێت بۆ لە شاییەکە بە دوای کەسێکا گڕ ئەیکوژێ ئەم دوو دەروونە یەکێکیان لە کاتێکی هەڵچەڵچوون و تووڕەبوونێکی کاتیایە و لەوەجە توندوتیژی لێ بکە یەکێکیان بەهۆی بیرکردنەوەیەک و هەنگاونان بەرە و شوێنی ڕووداوەکە جیاوازی نێوان ئەم دوو دەروونە چیە یەکێکیان لەوەجە تا ڕادەیە زۆر لۆمە نەکرێ تووڕە کراوە قسەیەکی پێگوتراوە بۆ منە ئەمە بەڵام یەکێکی تریان خۆی هەنگاوی ناوە لە سەر خۆ تووڕە نەکراوە بەڵام هەر قینێکی ڕابردوو لە دەرونی داماوە جیاوازی ئەم دوو دەروونە چییە؟ ئەم دوو دەروونە من وەکو ڕێی خۆم هێشتا هەر ناتوانین تەعمیم بکەین بەسەر کۆمەلگا چونکە کۆمەلگا زۆر لەم دوو دەروونە تاکەکانی فراوانترە عەدەدەکەی زۆر زیاترە و هیلاکترە و ئەم دوو دەروونەش نابێتە نمونەی ئەوەی کە ئێمە بتوانین کۆمەلگای پێڕەفسکەین بۆ مانایی کە کۆمەلگایەکی هیلاکە یاخود کۆمەلگایەکی تەندروستە ئەم نمونانی کە ئێمە لە وەکو پێموتی لە تیڤەکانەوە ئەیبینین ڕاستە لە ئێستاە وەکو کۆمەلگای کوردی مەسەلەن تا حەدێک زیای کردووە ئەبینین هاوسەرێکی خۆی کوژێ کەسێک هاوسەری خۆی کوژێ لە یوتیوب من خۆم یەکێکم لەوانەیە کە زۆر متابعی یوتیوبەکەم بۆی ئاگام لە ئەسڵی کۆمەلگای کوردی بێت چونکە زۆر جار ئەو ڤیدیۆیانی کە لێو بڵاو ئەکرێتەوانە ئیتر هەر جۆرێ بێ ئەمە هیچ حقیقەتی کۆمەلگای ئێمەیە کەسێک پێی باشە بیبینێ یان نەیبینێ بە قەناعەتی من ئەوە تەحزیراتە تۆ توانی لەسەر ئاستی کۆمەلگای خۆ بیکەی بۆ بشزانی کەم تا زۆر ئاستی کۆمەڵایەتی تۆ چۆتە چ مەرحەلەیەکەوانێ ڤیدیۆی زۆر ناڕەحەتە بینی ڤیدیۆی وا ئەبینی کە ئیترنە ڕەنگە پێدوا بێ ئەمە کۆمەلگای کوردستان بریتیە لەمە بەڵام لای من هێشتا وانە چونکە کۆمەلگای ئێمە بریتی نییە لە کۆی هەموو ئەو نمونانی کە وەک حاڵەت ڕوویە چونکە ڕەنگە ئەمڕۆ ئەو نمونانە بەهۆی قەیرانێکەوە چارەسەر ببێ سبەینی ئەو مەشاشیلانە نامێنێتەوانە کە لە کۆمەلگای ئێمەیە ڕوویە بۆیە لە عموما وەک پێم وتی ئەو حاڵەتە تاکوتەرایانە کە ڕوئەیە قابلی حل لە بۆی بکەی واتە تۆ حلی ئەوەت هەیە کە ئەم تاکانە چارەسەر بکەی بەڵام من وەکو پێم وتی سەرەتا کێشەی کۆمەلگای کوردستان کە هاتوۆتە سەر ئەم نموزەجانە ئەم نموزەجا تاکوتەرانە کە هەم لە کۆمەلگای ڕوئەیە هەم لە شاشەکانەوە ئەیبینی هەم لە ئەنجامی مەسەلەن کۆنگرێکی ڕۆژنامەوانی کەسێکی باحث قسەی لەسەرەکە کەسێکی نووسەر قسەی لەسەرەکە ئەمانە ئەبێتە نموزەجی ئەوەی کە ئێمە بە کۆمەلگای خۆمان بڵین کۆمەلگایکی ناتەندروست و حتا سایکۆلۆژیای هیلاکە زۆر باشە کاکەروان حاڵەتێکی ترمان هەیە ئەویش تا ڕادەی هەر پێویستی بە دەرونی خودی تاکەکان خۆیانەوە هەیە بال ئێمە لەوە تێپەڕ بکەین کە مرۆڤێک دەستی بەهۆی توندوتیژیەکەوە دەستی دەچێتە خوێنی کەسانی بەرامبەریەوە یان کەسانی نزیکەوە حاڵەتێکی ترمان هەیە لە کوردستانە ئەمەش زۆر بینێن حتا نزیکترین حاڵەت لە چەند ڕۆژی ڕابردووە مرۆڤێک دەستی ئەچێتە خوێنی خۆیەوە لەوە چه کەسانی تر تووڕێیان کرد بێ یان گرفتی تری لە ژیاندا هەبێ بەڵام بۆچی هێندە ئەگاتە ئەو ڕادەیە دەرونی هێندە نەئارام بێ دەستی ئەچێتە خوێنی خۆیەوە خۆی هەڵەواسیان خۆی بە گولەیەک بە ژەهر خواردکردن یان بەر شێوازێکی تر کۆتایی بە ژیانی خۆی هێنێ ئەمە پەیوەندی بە چێو هەیە و ئەم دەرونە چیمان پێڵێ نمونەی خۆکوشتن لە هەموو کۆمەلگای بەشەریە هەیە و مێژۆکەشی زۆر کۆنە ئەمە یەک دوو
من ناتوانم سەرکۆنەی کۆمەلگای خۆم کەم بەوەی کە کەسێک خۆی کوژێت یعنی ڕەنگە ئێستا ئەمە کێشەی معریفیم زۆر بۆ دروست کات یاخود کێشەی سڕای فکریم لەگەڵ کەسانی تر و ئەو بەڕێزانش کە مەسەلەن ئەم بەرنامەیە بینن بۆ دروست کات وەکوتم گرفتی ینی بە قسەی جەنابەت بێ خۆکوشتن تا ڕادەیە دەرچەیەکە بۆ خۆ نەجاتدان خۆ ڕزگارکردن ئەم قسەی تۆ ئەوە گەێنەیەم چ پەیامێکی تری لە پشتەوە ئەو ڕە هەیە بەڵام نە ئەو ڕەم نییە ئەو ڕێی جەنابەت چیەکە بەڕای من کاتێک ناتوانانی کۆمەڵگەکەت سەرکۆنەکەی مرۆڤێک هێندە لاواز بوو بێتەوە نازانم لای تۆ لاوازیان لا بەڵام لای من لاوازە مرۆڤێک هێندە نتوانێت زاڵ بێ بەسەر کۆسپ و تەگەرەکانی ژیانە نتوانێت بەردەوامی بە ژیان بدات و نازابێ خۆی بکوژێ سەیریکە دوو جۆر حاڵەتی خۆکوشتن هەیە حاڵەتێکیان پەیوەندی بۆ هەیە کە تەکوینی ذاتی ئەم کەسە و تەکوینی سایکۆلۆژیای ئەم کەسە هیلاکە هەل لە تەکوین وەکاتێکە لەدایک بۆ سایکۆلۆژیای نەخۆشە ئەمە پەیوەندی بە کۆمەلگاوە نییە ئەمە پەیوەندی بە مروری زەمەنی ئەو عیلاجانەوە هەیە کە لەلای پزیشکێک بەکاری ئەهێنێ ئەمە دوو جۆر پێتەڵم دوو جۆر حاڵەتی خۆکوشتن هەیە حاڵەتی خۆکوشتن هەیە کە پەیوەندی بۆیە کە وەکو پێم وتی تەکوینی ذاتی و تەکوینی سایکۆلۆژیا پلێتی سایکۆلۆژیا ئەم کەسە نەخۆشە نەخۆشکاربان هەموو ئەو حاڵەتانی ئێمە ئەیان بینی لە مەبەستەکە بگەێنم نەخۆش لە ڕووی سەحیەوە حاڵەتێکی تری خۆکوشتن هەیە کە کاریگەری کۆمەلگای لەسەرە کاریگەری مجتەمەعی لەسەرە واتە ئەگەر من بێم قبولی ئەم دوو حاڵەتە بکەم قبولی ئەم دوو حاڵەتە بکەم کە بڵم زۆر ئەتیادی یاخود قبولی نەکەم هەردوو حاڵەتەکە بۆ من جیاوازی و معریفی مایەتێ یعنی هەردوو حاڵەتەکە معریفەیەک مایەتی کە معریفەکە دوجار لەناو باتنی منە کێشەم بۆ دروستەکە کێشەی معریفیم بۆ دروستەکە بۆیە من کوشتنی خۆکوشتن لەسەر ئاستی کۆمەلگا ناکە وەکو ڕێی خۆم خۆ ئەمە نەبووە بە خۆکوشتێکی جەماعی کە کاتی خۆی لە سەدەکانی ناوەڕاستە هەبوو لەسەر ئاستی 500 نەفەر لە کەنیسەکانە خۆیانە کوشت ڕاستە مەسەلەن ئەوە ڕێژەیەکی زۆر بوو بەڵام وەکو پێم وتی ئەو دوو جۆر حاڵەت خۆکوشتنە حاڵەتیشان پەیوەندی بەوەیە کە سایکۆلۆژیای نەخۆشە لە ڕووی تەندروستیەوە حاڵەتیشان پەیوەندی بەوەیە کە کاریگەری کۆمەلگا و مجتەمەع و دەسەڵاتی سیاسی و ئەم مەسائلانی کێشە درونیەکانی خۆی لەسەرێتی ئێستا حاڵەتی دووەم کە کاریگەری دەوروبەر و مجتەمەع و قسەمان لەسەرەوەیە زۆربەی ئەو حاڵەتانش کە ئێمە ئەیبینین بۆ نمونە کەسێکە بەهۆی قەرزاریەوە خۆی هەڵەواسێ ئەمە تا ئەو لەحزەی کە قەرزار نەکەوتەوە دەرونێکی ئارامی هەبووە کەسێکی ساغ و تەندروست بووە کیژێکە کاتێککە داواکارێکی دێت زۆر بە دڵخۆشیەوە ژیانی هاوسەرگیری پێک بێنێ بەڵام کوڕاکە بۆی نابێ یام کوڕاکە وازی لێدەن یا ماڵە باوانی نایدەنێ خۆی هەڵەواسێ بە پەتێکەوە یام خۆی ئەوژێ ئەم حاڵەتانە تا ئەو لەحزەی کە بڕیارەکە دەن زۆر ساغ و تەندروستن ئایا ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ینی ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەگەر هەڵە نەبم و هیوادارم ئەمەژێن هەر کێشەم بۆ دروست دەکا هێشتا ئەمە ناکاتە ئەوەی کە من کۆمەلگای کوردستانی پێسەر کۆنەکەم چکە دوجار کۆمەلگای کوردستان دەسەڵاتیشی ناسیاسی نامەعریفی نامەسئول ئیدارەیەکە ئەمە ئەگرفتەکە ئەگەر وانە بۆچی لەم مەرحەلەیە لەم دەورانەیە ئەم حاڵەتانە زیاتر ڕوویە من کە پێشتر پێم وتم کۆمەلگا ناتوانم کۆمەلگای پێ سەرکۆنەکەم کۆمەلگا ئەو تاکوتەرانن ئەو تاکانن کە خاوەنی هیزرێکی تایبەتی خۆیان لەناو کۆمەلگای کوردستانە ژیانەکەن بەڵام دوجار شێوەیەکی تریش هەیە کە تحکم بە کۆمەلگای کوردستانەوە کە ئەوش ئەو دەسەڵاتە سیاسیە من ئەگەر بێتە سەر ئەوەی کە لایەک لەم لایەنانە سەرکۆنەکەم دەسەڵاتی سیاسی لە کوردستانە سەرکۆناکەم بەوەی کە نەیتوانیەوە لە ماوەی 26 ساڵ لە حکومڕانیە تاکێکی تەندروست لە ڕووی سایکۆلۆژیە بۆ تۆ بەرهەم بێنێ قوتابخانەیەکی جوانت بۆ بەرهەم بێنێ خەستەخانەیەکی جوانت بۆ دروستکە یعنی هەتاوەکو ئەم مەرحەلەیە بە تەحەدای مطلقەوە لە 93 و لە 92 بیگرە هەتاوەکو ئەم مەرحەلەیە کۆی هەموو ئەو خۆپیشاندانانە کۆی هەموو ئەو ئاعتراض و ناڕەزایەتیانە کە لە کۆمەلگایە کراوە هەل لە بێدادیەوە هەل لە کەم ئاویەوە لە بێکارەباییەوە لە بێکاری ئینسان لە کۆمەلگاوە وای کردو ئەجنە ئێمە لە ناوەڕاستی نەوەدەکانیش و لە بیدایەتی نەوەدەکانیشان مەسەلەی خۆکوشتنمان هەبووە مەسەلەی ئەوە هەبووە کوڕێک چۆتە داوای کچێک و نەیاناوتێ مەسەلەی ئەوە هەبوو کێشەیەکی کۆمەڵایەتی دروست بوو دواتر بە قەتڵ و سڵحی عەشایری کۆتایی پێ هاتووە ئەگەر بینە سەر ئەوەی کە ئەم مەسائلانە لە ئێستای ڕۆیە ئەمە ئێستا مێژووکەی پەیوەندی بە ئێستامانەوە نییە پەیوەندی بە دەورانی زۆر پێشووترەوە هەیە بۆیە من لە سەرەتاوە پێم وتی ئەوە تەراکمی ئەو دەورانانەیە تا ئەم مەرحەلەیە بۆیە کاروان جەنابێت لێرەدا ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین قسە لەسەر دەروون بکەین هەوڵ بدەین وا لە خەڵک بکەین دەروونێکی ئارامی بێڵە بەڵام هەستەکەم جەنابێت ڕەشبینیەکە تایە ئەم ڕەشبینیە هۆکارەکەی چی و لە چێوە سەرچاوی گرتووە ڕەنگە تەکوینی ذاتی من وابێ
صراحة يعني إنسان بوي توزك صريح من بلاوايا ڕاستە من پێش هەر کەسێک پێش هەر تاچێک لە کۆمەلگای من خۆم هەستم بە خۆم کردووە کە قسەکانم دوجار هەم ڕژبینی لای خەڵک دروست کردووە هەم ماتیەکشی لای خۆم دروست کردووە ماتی و بێتاقەتی و نائستقراری سایکۆلۆژیا بۆ نمونە لە منە پەیوەندی بە دەربڕینەکانمەوە هەیە دەربڕینی منش نەک دەربڕینی من دەربڕینی هەر تاکێکیش لە کۆمەلگایە بەدەر نییە لە بینینی خۆی بۆ کۆمەلگا لە بینینی خۆی بۆ چواردەوەر دواتر ئەمە بینینی منە بینینی منە بۆ کۆمەلگا کە هەم تووشی جۆرێک لە تەفاعول مەکە واتە گەشتبینی و یاخود جۆرێک لە تەشاؤم مەکە من کۆمەلگا وا ئەبینم ڕازگۆشم لەگەڵ قسەکەی خۆمە حەزمە کرد بە پێچەوانەوە بوومایە حەزمە کرد کوڕێکی زۆر گەشتبین بوومایە و ئەشتوانم بڵێم گەشتبینم بەڵام ناڕەحەتی سایکۆلۆژی بۆ دروست کردوم زۆر جار ویستومە ئەمە علمە نەفسیش متفقە لەسەر ئەم مەسەلەیە زۆر جار ویستومە ئەجوایەکی تەفاعولانە بۆ خۆم دروستکەم بۆی دروست کردوم چەند دقەیەک نەخێر نیم ساعات ساعاتێک دواتر هاتوومەتەوە ناو پلێتە ئەساسیەکە چوومەتەوە سەر پلێتە ئەساسیەکەی خۆم یاخود چوومەتەوە ناو کۆمەلگا چکم من دوجاریش تاکێکم لە ناو ئەم کۆمەلگا کاتەمە سیفەتی خودی خۆتە کە ڕەشبینانە ئەڕوانی بۆ خەڵک و کۆمەلگە و ئەگینا مەرج نییە بۆ من کۆمەلگە وابێ ئەمە خۆی هەردوو حاڵەتە من ئەها لە فەقەرێکی بەرنامەکەیە لە محوەرێک قسەم لەسەر شتێک کرد ئەوی ژوتم هەر ئینسانێک بۆ خۆی خاوەنی دوو کائینە لە ناو کۆمەلگای بە تایبەتی کۆمەلگای ئێمە و بە تایبەتی ئەوانی لە ناو معریفای ئیشەکەن ئەوانی یاخود لە ناو کای ڕۆشنبیریایی ئیشەکەن ئەمانە لە ناو تەکوینی ذاتی خۆیانە لە ناو کائینی خۆیانە خاوەنی دوو جۆر لە کەسایەتین کەسایەتیشان پەیوەندی بە خودی خۆیەوە هەیە بۆ نمونەوەکو کاروان کەسایەتی تریشان کەسایەتیکی تری کۆمەلگایە تۆ زۆر جار سڕاعت هەیە لەگەڵ کۆمەلگایە تۆ زۆر جار ویستوتە کارێک بکەی معریفەیەک تەقدیم بکەی داهێنانێ بکەی ڕەنگە کۆمەلگا نەهێشتوێ بەڵام هێشتا تۆ تەسحیەت بە کائینە شخصیەکەی خۆت داوە کە کاروانە یاخود کەسێکی ترە لەبەر خاتری کۆمەلگا ئەم دوو جۆرە کائینە لەناو منە بەردەوام لە سڕاعەیە و هەر لەناو ئەو سڕاعەشە ئەبێنمەوانێ نەک من ئەمە زۆر کەسی تر هەیە بە قورستر گرتوێتی تا کەشتۆتە ئاستی مەرحەلەی خۆکوشتن زۆر باش کارمان وا دیارە من کاتی بەرنامەکەشم زۆری نەماوە کۆتا تەوەری بەرنامەکە بۆ کاریگەری میدیا و ڕاگەیاندن و دراما و تەلەڤیزیۆنیەکان ئەو زنجیرە دراما تەلەڤیزیۆنە وەرگێڕانی کە شەوانە پیشانی بینەرە درێن کە پڕن لە تونند و تیژی پڕن لە دەرونی ئارام لە جیابوونەوەی نێوان هاوسەرەکان لە تونند و تیژی بەرامبەر بە مناڵ تەکنۆلۆژیا هەر لە فەیسبوک و بۆ مۆبایلی دەستمانەوە هەتاوەکو تەلەڤیزیۆنێک بەشێکی زۆری ژیانی تاکی ئەم وڵاتی داگیر کردووە لەوەچە تاکی وامان هەیە لە شەو ڕۆژێکە لە 24 ساعتەکەی شەو ڕۆژدا زۆر دووری بۆ مەڕۆکە 10 ساعت تا 6 کاتژمێری بۆ سیرکردنی دراما تەرخان کردووە ڕۆڵی دراما یان بۆمە میدیا بە شێوەیەکی گشتی لە دروستبوونی دەروونێکی نائارام و دروست بەردەوامیدان و دروستکردن و زۆربوونی گرفتە کۆمەڵایەتەکاندا چییە؟ پرسیاری ئەخیری زۆر جوانە چکە منی ڕاکێش کرد بۆ شتێکی تر بۆ پرسێکی گرنگ بۆی لەم فرسەت بێنم ئەم قسەی لەسەرکەم نە تواز لەو کەناڵانە بێنە کە ئەو درامایانە تەقدیمەکەن ئەی کەناڵەکانی ترچیان تەقدیم کردووە بەداخەوە باشە یعنی ئێستا ئەکسەریەتی کەناڵە ئاسمانەکان لە کوردستانە هەمووی بووە بە فول کەناڵێکی سیاسی و هەواڵی و حزبی بەڵام زۆر کەناڵیشمانە ینی زۆر شتی مێژووی گرنگ بەرنامەی دۆکیۆمەنتاری تەنانەت شتی زۆر جوان پێشن بەڵام هەست جانابیشە لەگەڵ منە هاوڕای کە خەڵکی ئێمە خەڵکێکی ئاسانکارە خەڵکێکە هەست بە ماندووبوون ناکارە بەرامبەر شاشەیەک و دانیشێ ینی ئەوەندەی کە حەزی لە فلیم و شتی پێکەنین و شتی کۆمیدی یان شتی خەمیانی مرۆڤێک ئامادە بێ 365 ئەڵقە یان 400 ئەڵقە لە دوو وەرزی جیاوازە بە دیار فلیمێک دانیشێ ئەمە تەنها پەیوەندی بەوەیە کە ماندووبوونی تیان نییە مەمانای وانەیە کە کەناڵەکانی تر بۆ کەم تەرخەم بوو من لەم ئاستەدا بە قەناعەتی منەوە حاڵەتێکی نۆرماڵە چونکە من توێژێکی کۆمەلگایە کە بەدیار ئەم کەناڵەوە دانیشە بەدیار ئەم فیلمەوە دانیشە بەدیار ئەم درامایەوە دانیشە و ئاساییە بە قەناعەتی من ناتوانم ڕێگری لەوە بکەم مەسەلەن دایکم دانیشە بەدیار درامایەکەوە یا خۆت باوکم ئۆکەی چونکە ئەمە توێژەکە لە کۆمەلگایە بەم شێوەی بیرەکاتەوە کێشەم نییە چونکە من ناتوانم هەموو کۆمەلگا بکەم بە کۆمەلگایەکی هەموو کۆمەلگا بکەم بەوەی کە ڕۆژنامە نووس بێ نووسەر بێ باحث بە شتێکی ترەوەگەی کاکارۆن ئێستا جەنابێت لە ماڵی خۆتدا کاتێک کە بینی شتێک
زەرری بۆ منداڵەکە دەیە ڕێ لێ ئەگریانی ئەمە بمانەوێت نەمانوێت بڕۆ سەردانی دکتۆرە دەرونیەکان کە سەدان بۆ منە کەیسیان لایام سەدان سەردانی کردیان لایە کە بۆ هۆی ئەوەی کە بینیوێتی کچەکە خۆی هەڵواسیەوە لە تەلەڤیزیۆنەکە لە دراماکایان بۆ منە منداڵێک بە شمشێرەوە هەمان کاری ئەکتەرەکە دووبارەکاتەوە بەرامبەر بە مناڵە هاوڕەکانی ئەمە کاریگەری سلبی هەیە لە کاریگەری سلبی هەیە ئێستا بەڵێ زۆر جارە گونجای باوکێک خۆی جگەرە کێژە بەڵام حەز ناکە منداڵەکەی جگەرە کێش بێ ئەمە پەیوەندی بەوە نییە کە ئەمە پەیوەندی بەوە هەبێ من ئازادیەکی وا بە تۆ بدەم لە کاتێکە ئەزانم تیاچوونی خۆتی تیایان بۆ منە کارێکی سلبیە و خراپ بەسەر جەنات تاشکێتەوە خۆی بەداخەوە ئێمە وەکو کۆمەلگای کوردی بەدەرنی لە کۆمەلگایشە عاتفی ئەمە هێندەی پەیوەندی بە مەجای عاتفیەوە هێندی ئەوە نەهاتوون مەسەلەن تاگ لە کۆمەلگای باوک دایک ئەمە بکە بە کردار ئەمە بکە بە کردار ڕاستە باوکێک خۆی جگەرە کێشێ بەڵام حەز ناکە مناڵەکەی بەڵام نەهاتوو مناڵەکەی نەسیحەت بکە بەوەی کە بۆچی جگەرە نابێ بکێشی ئەمە یەک دوو حاڵەتی ئەوەی کە ئێمە ویستمان قسەی لەسەر بکەین من نمونەیەکێ با فرست لەوە بێنین چونکە یەکێکم لەوانی کە بە مەسەن مدەیەکی زەمەنی زۆرە لەم مەجالەیە ئیشم کردو حاڵەتی پەروەردەیە کەناڵەکانمان زۆر زائیفن لە مەسائلی پەروەردە بەو مانایی کە کەم کەناڵمان هەیە هەموو شێوەی بچێتە ناو قوتابخانەکانەوە زاهری ناو قوتابخانەکان بگوێزێتەوە بۆ کۆمەلگا ئەوەی کە جەنابەت باسیەکەی بەتەنیا بە دایک و باوک ناکرێت ئەوەی کە جەنابەت باسیەکەی مناڵێک بەلایانی کەمەوە سعاتێک 2 سعات 3 سعات بە دیار ئایپاد یاخود مۆبایلێک و دانیشە بەتەنیا بە دایکی ناکرێت ئەوە هۆشیاری ناو قوتابخانەکانە کە من لە سەرەتاوە بۆم باس کردی کە بەداخەوە ناهۆشیارێکی لە ڕادەبەدەری هەیە قوتابخانەکانی ئێمە بڕۆ ناو خوێندنگاکان بزانێت چ وێرانەیەکە ئەماش ئەگەر کەسێک لە من ڕاستە بێتەوە ئەڵێ تەنیا پەیوەندی بۆ نییە کە ئەمە مامۆستاکانەوە ئەم کێشەیە تەنیا دەسەڵاتی سیاسیە ئەمە لە مەرحەلەیەکە بەڵێ وایە دەسەڵاتی سیاسی مقصرە بەرامبەر بەم مەسەلەیە بەڵام هێشتا هەر تاکی کۆمەلگای خۆشمان لە هەندێک جزئیاتە مقصرە بەرامبەر بەم مەسەلەیە تاکی کۆمەلگای ئێمە ئەوەیە کە پەیامنێرێکە یاخود مدیری کەناڵەکە مدیری پەیوەندیەکانە مدیری بەرنامەکانە ئەبێ بتوانێت بەرنامەیەک کۆمەڵێک بەرنامە نەک تەنیا لە یەک کەناڵەوە لە کەناڵی هەموو لایەنە سیاسیەکانەوە بۆی دواتر ئێمە بۆمان دەرپێ چ لایەنێکی سیاسی پرۆژەی جوانتری پێ بۆ مناڵ یاخود بۆ قوتابخانەکان لەناو کۆمەلگای ئێمەیە ئەوە کێشەکەی دروست کردووە چونکە ئێمە پەروەردەیەکی زۆر سەقەتمان هەیە لە دوای ڕاپەڕینەوە سەقەتترین موئەسسە لە کوردستانە بە تەحەدای مطلقەوە کە خۆم یەکێکم لەوانەی کە لەناو پەروەردەیە ئیشەکەم لە دوای ڕاپەڕینەوە تا ئەم مەرحەلەیە بگرێ زیاترش سەقەتترین موئەسسەی پەروەردە بووە کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو وێرانی ڕۆشتووە و دەستێکی ژنیە دەستێکی خێریش نییە بێتە ناو موئەسسەیە ڕاستکاتەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ کاروانی برایم نووسە و ڕۆژنامەنووس کە ئامادەبووی لە ستۆدیۆی بەرنامەی باس و خواستفاز بە ئامادەبوون. بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێنم خواتان لەگەڵ.